ئێوارەتان باش. بە ناوی کۆمەڵەی هونەری میلی کوردستان و ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی زۆر بە گەرمی بەخێرهاتنی ئێوەی ئازیز و بەڕێز دەکەین لە مەراسیمی ڕێزلێنانتان بۆ بەشداریکردن و ڕۆڵی دڵسۆزی و نیشتیمان پەروەری و خەمخۆریتان بە ڕوحێکی خۆبەخشانەوە لە بەڕێوەبردنی فستیڤاڵی 239هەمین ساڵەی بنیادنانی شاری سلێمانی لە گردی مامەیارە و کارێزی وەستا شەریف. خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان. جوانترین و بەهاداترین دەستپێک چەند ساتێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگەی کوردستان و هونەرمەندان بفەرمون. بەڕێزان، ئێستاش ئێوە و وتاری مەراسیم لەلایەن جەزای ساز سەرۆکی کۆمەڵەی هونەری میلی کوردستانەوە پێشکەش دەکرێت با بفەرمێت. ئامادەبووانی هێژە هەموو لایەک بەخێر بێن. بەناوی خۆم و ڕێکخراوی هاوشاریانی سلێمانیەوە کە هەردوو لا بەیەکەوە ئەم ساڵ بڕیارمانە بۆ ئەوەی کە سلێمانی هەمیشە بە زیندوی و بەو پایتەختایی کە ناوی پایتەختی ڕۆشنبیری و شاری داهێنانی ئەدەبە بمێنێتەوە بۆکو لە پێناوی ڕەسەنایەتیە ئەو مەراسیمەمان بردا کارەزی وەستا شەریف و گردی مامەیارە و دواتر دوای فستیڤاڵ بە باشمان زانی ڕێزە ماندووبوونی هەموو ئەو خۆبەخشانە بگرین کە لەو مەراسیمەیە بەشدار بوون. بێگومان خۆتان زانن فستیڤاڵە چاوا گەورە چەند تێچووکی گەورەی هەیە، بەڵام ئێمە هەوڵمانە لەسەر قوتی خەڵک نەبێ، لەسەر بودجێ گشتی نەبێ، لەسەر جیرفانی خەڵک نەبێ کە خەڵک موچەینی لەم کاتەیە و خەڵک قەیرانە لەسەر ئەرچی چەند دڵسۆزێک بە تێچووکی زۆر کەم کە کۆی گشتی و فستیڤاڵێکە بینیتان ئەو فستیڤاڵە گەورەیە کە 6 کە پر بۆ 6 گەڕێکدانرا بووە بۆ چەند چایخانەیەکی دێرین، چەندین ڕێکخراوی خۆبەخشەوەی ئامادە بووە، زیاتر لە 50 هونەرمەندی میلی بە گروپی هەڵپەچێ و گۆرانیبێژ و مۆسیقی و بەشدار بووە. ئەو هەموو فستیڤاڵە گەورەی بینیتانە 2,400,000 تێچووە بە جیرفانی خۆمان. بۆ ئاگاداریتان لەگەڵ ڕێزمانانی بۆی لەم کاتەیە نەڵێن کە وڵاتەکەمان لە قەیرانایە بودجەیەکی زەبەلا تەرخان کراوێ بۆ ئەوە ئەو بۆ ڕوونکردنەوەی بۆ هەموو لایەک. لە ئێستا کە من لە خزمەتیەوەیەم جەستەیەکی شەکەت و ماندوو پێشمەرگەیەک هونەرمەندێک کە بووە بە بەشێک لە مێژووی ئەم شارە زۆر بەداخەوە تاری خەلیلی ئێستا لە پزیشکی دادیە سبەینە لە مەراسیمێکی شکۆدارە. هیوادارم خەڵکی ئەم شارە با ئەو قسە و باسەمان لێ دوورکەوێتەوە کەڵەن ڕێزدا کەسایەتیەکان و هونەرمەندان و نووسەران ناگیرێت لە کاتی مەراسیمی بە خاکسپاردنیان سبەینە هەمومان بەشکۆوە بە مەراسیمێکی شایستە بەرەو گۆڕستانی بەکرەجۆ ئەو هونەرمەندە بەڕێیەکەین کە بووە بە بەشێک لە مێژووی ئەم شارە، بووە بە بەشێک لە مێژووی هونەری شاری سلێمانی و ئەو هەمیشە پێی خۆش بوو لە شاری سلێمانی بژی و ماڵەکەشی لێرە بوو. من سوپاستان دەکەم، کات ناگرم بەجێڵم بۆ هاوڕێکانم. پێم خۆشە کاکسەرکاری حەسەن بەک لە ڕێکخراوی هاوشاریانی سلێمانیەویش بە وتەیەکی کورد بەشداری بکات لە خزمەتیان. منم ئێشێکی شەوانی کۆترە شینکە یاخەکانی سەر گومەزی بەرزی باڵات سلێمانی گۆژە بە تۆ سەر بڵندەکە هەر کاتێ بە چاوی دڵ لێ ئەڕوانی. بەڕێزان، خۆشحاڵین بە ئامادەبوونتان بۆ مەراسیمی ڕێزلێنان لە کۆمەڵێک دڵسۆزانی شار کە هاوکارمان بوون خۆبەخشانە لە فستیڤاڵی یادی 239 ساڵەی بووناری سلێمانی شاری شارستانێتی بەردەوام. بەڕێزان، دوای هەستکردمان بە پژوهخستنی خەڵکی شار لە زۆربەی بوارەکانی ژیان لە ناو شاری سلێمانیدا و لە پەروشیمان بۆ خەڵکی ئەم شارە کۆمەڵێک هاوشاری لە دوای مشتومڕ و
ڕاگۆڕینەوە بیرمان لەوە کردەوە چۆن بەرگری کاربین لە سلێمانی و خەڵقە ڕەسەنە کۆڵنەدەرەکەی لە بوارەکانی پەرەپێدانی شارستانی و سروشت و سیما و ژینگە و لایانی کۆمەڵایەتی ڕۆشنبیری و هەتا دوایی بیرمان لە پێگەرانی ڕێکخراوە کردەوە لەوەشدا ئامانجەکانمان یەک خست بۆیە بڕیارماندا و بە هیممەتی دڵسۆزانی ئەم شارە ڕێکخراوی هاوشارانی سلێمانیمان پێکهێنا مۆڵەتی فەرمیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەرگرت بە ژمارە 56 خۆشبەخشانە ماوەی 2 ساڵە بەردەوامی لە چارەکی جۆراوجۆر هەرچەندە کۆسپی زۆرمان هاتۆتە ڕێ بەڵام خۆتان ئاسا بەردەوامین بۆیە لێرەوە داوا لە دڵسۆزانی ئەم شارە ئەگەین کە هاوکارمان من بۆ سلێمانێکی بەهێزتر لەوەشدا هەوڵ بدەین سلێمانی بدەینەوە دەست خاوەنەکەی ئەگەر بە ڕێژەی لە 150 بێ ئێمە هەمومان نەزانین شاری سلێمانی ئەکسەرێتی ئیدارەکانی ئەکسەرێتی وەزارەتەکانی شتە باڵا بەرزەکان هیچی بەدەست خەڵقی سلێمانیەوە نییە بۆیە خەڵقی سلێمانی وە بەرەودواوەڕەوە شارەکەشمان بەرەودواوەڕەوە هەموو کەسێ بوون بە مای گلەی لە هەموو کەسێکە بێنە دەست ئەو کەسانی کە پسپۆڕن لە بوارەکانی خۆیاندا و ئیشان پێ بدرێت ئێمە زۆر کەس وازانێ ڕێکخراوی هاوشاری سلێمانیمان تەنها بۆ سلێمانچێتی کردووە و ئێمە عنسوڕین و بە شێوەیەکی وا هەندێک کەس گلەی هەیە بەڵام بە پێچوانەوە سلێمانی بەهی هەموو کەسێک دەزانین بەهی هەموو شار و شارەکانی کوردستان نەزانین و خۆشمان بە قەرزاری هەموو شار و شارگە و گوند و لادێ و ئەوە نازانین بۆیە ئێمە نامانێت عنسوڕ بین بەڵام ئەمانەوێت سلێمانی بەهێزکەین ئەگەر سلێمانێکی بەهێزوان هەبێ معنای کوردستانێکی بەهێزوان هەیە ئەگەر سلێمانی هیچ سەرکردەیەکی کورد نییە لە خوێنی سلێمانی بۆ نەچووبێ خوێنی ڕۆڵەکانی سلێمانی بۆ نەچووبێەوە خەڵقی سلێمانی هاوکاری نەبووبێ و هیچ کەم سەرکردەژێ لە سلێمانیا بە هاوکاری نەکراوێ و خزمەت نەکراوێ بۆیە ئێمە لە هەمان کاتدا بەڵێنتان پێدەین هاوکارێکی باشی هەر کەس ویلایەنێک بین و دەستخۆشی و پاداشمانە بێ لە کاتی کارە باشەکانەوە لەو کاتە لەو ئیشانش کە خراپە قوڵی ناکەین ڕێگەیان دێگرین و سەرزەنشت و سەرزەنیشتیانەکردن ڕخنان دێگرین ماوە بڵێم من غوڵامی تۆم تەنەزوڵ قەت ناکەم بۆ تەخت و تاج بێ سلێمانی ئەکا هودهود بە تاجی احتیاج دۆستێگەر دەستی دۆستی کەوتوگرتن بێ ئەجەل ماوە حەمدی دەست بدادە دەستی دۆستی بێ ناعیلاج ڕۆسپاس بەڕێزان ئێستاش مەقامێک بە مەبەستی ڕێزگرتن لە گیانی پاکی هونەرمەند تاهیر خەلیلی پێشکەش دەکرێت لەلایەن هونەرمەند ڕێباز عومەر با بفەرمێن. لە هونەرمەند زاهیر جەلالەکەین بفەرمێت بۆ چڕینی مەقامێک. خۆشەویستان بە خێراتنی هەموو لایەکتانەکەم سەرە خۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی هونەرمەند تاهیری خەلیلیەکەم هیوادارم بە مەراسیمێکی شایستە ئەو هونەرمەندەشمان ببین بۆ ماڵی کۆتایی. بۆ سلێمانی دوو شعر ئامادەیەکیان کاقی فەلاحە کە وەختی خۆی وتومە ئەمیان کاک دیار هەڵەبجەی بۆی ناردوو حەزم کرد لێرا پێشکەش بە ئێوەی خۆشەویستان و شارە حیاتەکەم بکەم. سلێمانی لەوەتەی ئەم شارە هەیە ناحەزانی چاوی ڕقیان پیا هەڵنایە لەوەتەی ئەم شارە هەیە ناحەزانی چاوی ڕقیان پیا هەڵنایە سروشتی شارەکەی بێکەس هەر خۆی وایە دژ بە زوڵم و تاریکیە ڕۆشن وەکو دڵی نالی و مەحی و سالم و کوردیە گەشت وەکو چاوی حەفسەخانە وەک خانەقای مۆلانا پڕ لە نووری ئیلاهیە
ئەو ساتانەی کە بێ ئازیز بووین، ئەو ساتانەی کە بێ ناز بووین، باوەشی پڕ لە نازمان بووی، ئەو کاتانەی سەرگەردان و لانەواز بووین، تۆ بە تەنها شوێنەری ئازارمان بووی، تۆ دڵسۆز و خزم و کەس و ئازیزمان بووی، دڵت وەکو دڵی دایکمان وایە پڕ لە سۆز و میهرەبانی، ئێمەش بە دڵ هەتا ماوین، خۆشمان ئەوەی سلەیمانی سلەیمانی. ای شارکان ای شارکم نازانم تو تینی خوێن و تاسەی منی ئەی شارەکەم نازانم تۆ تینی خوێن و تاسەی منی یا من تا مەزرۆی خاکتم بۆیە هەرچەند شەوی ژینم لە تاریک و شەوە زەنگ بێ شیلەی تەمەنی شیرینم لە خەما پڕ لە ژار و ژەنگ بێ خۆشەویستی نێوانمان خۆشەویستی نێوانمان هیچ نایەڵێ لە تۆ دوور بم هیچ نایەوێ وەک باڵداری تەریوی ئەو دیوی سنوور بم ئەی شارەکەم کە لە شاعیرێکیان پرسی ئەی شارەکەم کە لە شاعیرێکیان پرسی چۆنە عەشق و خۆشەویستی پاریست کردۆتە خولیا چۆنە نایگۆڕیتەوە بە هەموو شاران لەبەرەوەی کە زیندووە لەبەرەوەی کە زیندووە بزێ و سەر بەگێچەڵ و نەمر بووە سلەیمانی بۆیە منیش داسۆی ناخەوە بەگوێی تۆدا شرپێنم وەڵێم ئەی شارەکەم تا بمێنم خوێنم شاری وەک تۆیەوێ دڵم یاری وەک تۆیەوێ بولبولی سۆز و کەڵکەڵم هەر بەهاری وەک تۆیەوێ هەر هەواری وەک تۆیەوێ ئەی شارەکەم ئەی شارەکەم سلەیمانی ئاخ سلەیمانی دەستان خۆش و زۆر سپاسدانەکەم ببورن دوو حاڵەت قورگی گرتم لەم ئەخیرە یەکیان خەمی تایر تۆفیق یەکیان خەمی شاری سلێمانی و فەرمانبەرەکانی زۆر سپاس بۆ هونەرمەند زاهیر جەلال
دەربارەی شاری سلێمانی کورتەیەک لەسەر شارە حەیاتەکە لەلایەن سەرکەوت عەلی پێشکەش دەکرێت با بفەرمێ. ئەم کاتتان باش پیرۆزبایی و دەستخۆشی لە ڕێخەری ئەم مەراسیمە و ساڵیادی دابەزراندنی سلێمانی یەکەم هەر لە کاکە جەزای برام و هاوڕێی تەمەنم هەتا هەموو برەکانی تر و ڕێکخراوی هاوڕێیانی شار. زۆر جار لێرە و لەوێ بە ئێمە ئەڵێن شارچێتی مەکەن، بەڵام تایبەتمەندی سلێمانی لەوەدایە کورد خۆی دروستی کردووە، خۆشی حکومڕانی تیادا کردووە. بەدەست ئێمە نییە، هەموو ئەوانەی بۆ سلێمانیان نووسیە و کاڵا بەقەت باڵا بە باڵای سلێمانیان نابڕیوە خەڵکی سلێمانی نین، بگرە کوردیش نین. دکتۆر موسا عەلی بەسراوی لە بیرەوەریەکانیان ئەڵێ ئێمەی بەسراوی ئەڵێن ئەوەی بەسرای نەدی بێ عێراقی هەر نەدیوە، من ئەڵێم ئەوەی سلێمانی نەدی بێ جیهانی هەر نەدیوە. ئەم پیاوە عەرە بە دوو جار سلێمانی دیوە. تۆ بڵێ شێخ ڕەزای تاڵەبانی لە خۆڕا بڵێ مەربوتە حەیاتم بە سلێمانی و خاکی، خۆزگەم بە سەگی بەرقابیەکەی ئەحمەدی کاکی. ئەگەر سلێمانی تایبەتمەندی خۆی نەبێ و جێگەی لە دڵی هەمووانە نەبێ، شێخ ڕەزای تاڵەبانی چۆن شیعرێکی ئاوا فەرمێ؟ مونزیر مووسڵی ئەڵێ سلێمانی لە دروستبوونیەوە پایتەختی ڕۆشنبیریە، پێویست بە هیچ بڕیار و قەرارێک ناکا کە بیکەن بە پایتەختی ڕۆشنبیری. مستەر ڕیس ساڵی 1920 کەیەتە سلێمانی، ئەڵێ تا تێکەڵی خەڵکی ئەم شارە نەبی، نازانی چەند میهرەبانن، نازانی چەند میوان دۆستن. تۆ کە لە سلێمانیە ئەژیت ئەنجا هەز بەبوونی خۆت دەکەی کە لە ناو کەس و کاری خۆتای. تۆ بڵێ کەسێکی وەک مستەر ڕیز لە خۆڕا ئەم قسەیە بکات؟ دکتۆر بەکر ئەحمەد مێرسینی کە بۆ یەکجار سلێمانی دیوە، سلێمانی هەردوو چاوم ڕۆح و دڵم، لە خوێنم دای لە جێی چوار پارچەکەی دڵم. باقرد و جوێلی کە وەزیری گەشت و گوزارە بێ و ساڵی 1960 گەکرێ بە متەسەریفی سلێمانی، ئەو پیاوە لە بیرەوەریەکانیان ئەنووسێ شانازی ئەکەم بە ناوی خۆمەوە کە لەگەڵ ناوی مێژووی سلێمانی دادێ، چونکە لە سەردەمی منە گەڕێکی ئیسکان قۆناغی یەکەمی تەواو بووە و بۆ یەکەم جار لە مێژووی کوردستانە پاسی مەسلحە لەسەر دەستی من لە سلێمانی کرایەوە و خزمەتێکی بەرچاوی بە خەڵکی شار کرد. عەبدولهادی ساڵح کە ساڵی 62 ئەبێ بە متەسەریفی سلێمانی لە خۆشەویستی و گەورەی و میهرەبانی سلێمانی کتێبێکە نووسێ بە ناوی سلێمانی، تەبەن بە زمانی عەرەبی. ئەم پیاوە هەموو متەسەریفەکانی پێش خۆی و سەردەمی پاشایەتی ڕائەسپێرێ چیتان هەیە بۆ سلێمانی بۆم بنێرن. تەنانەت خۆی لە لاپەڕەسەی ئەو کتێبەدا ئەڵێ کاتێک هاتم بۆ سلێمانی هەموو کەس و کارەکەم پێیان ناخۆش بوو، کوردوتەری قوڕیان دەپێوە، زۆر لە خەڵکی سلێمانی و کوردەکانە ترسان. بەڵام کە هاتمە سلێمانی لە ڕۆژی 8/61 دەست بەکار بووم، تێکەڵی خەڵکی شار بووم لەگەڵ فەرمانبەران و کارگوزەران، بەڕاستی خەڵکی وا میهرەبان و بە ئاگا و خۆشەویستم نەدیوە. کاتێک لێرە دەستم لە کار کێشایەوە هەر عینەن هەمان هاتنم بۆ سلێمانی، بەڵام بە پێچەوانەوە ئەم جارە بۆ سلێمانی گریام. دکتۆر عەبدولسەلام عەلی بەسراوی دەڵێ ساڵی 1975 کە لە زانکۆی سلێمانی لە کۆلێجی زانیاری وەرگیرام، بە چاوی پڕ فرمێسکەوە بەسرام بەجێهێشت. بەڵام ئێستا لە بەسراوە بۆ سلێمانی ئەگریم، چونکە سلێمانی لە خوێنمایە. 4 ساڵی زانکۆ لای من ساتێ بوو. بەڕێزان، حەزەکەم لێرە دوو ڕوونکردنەوە بدەم کە ئەم تەنانەت لەم ساڵیادی سلێمانیشا کەس بۆی نەچوو و کەس باسی نەکردووە.
هەموو جارێ باسی ئەوواکەن بۆ 11 ڕۆژی سلێمانیە بۆ ساڵیادا هەنێک کەس وا تێگەشتووە سلێمانی ماڵۆچکە بێ و خراپێتە سەر عەرەبانە و لە 11 کە مانگێک و 3 هەفتەیە پاییزە چۆن گوازراوەتەوە سلێمانی بە ماوەی 9 ساڵ بۆ 10 ساڵ دروست کراوە سلێمانی 11 لەوە هاتووە هەموو دام و دەستگا ناو بازار تەواو بووە سلێمانی لە شار چووە 11 بە حکمەوەی سلێمانی زۆرینەی خەڵکەکەی موسڵمانن 11 کە ئاکاتە ڕۆژی جومعە یەکەم نوێژی هەینی لە مزگەوتی گەورە کراوە ئەو ڕۆژە دانرا بە 11 ڕۆژی سلێمانی بابەتێکی تر کە دایم جێگەی باسوخواسە سلێمانی شاری شاران نییە سلێمانی کامەران موکری گوتنی شاری هەڵمەت و قوربانیە سلێمانی موزیر موسڵی گوتنی پایتەختی ڕۆشنبیری کوردە بۆیە حەز ناکەم جارێکی تر بە سلێمانی بوترێ شاری شاران چونکە شاری شاران دەستەواژەی فەرهەنگی قاسەی سەدامە بۆ بەسرا وتراوە مەدینەت المودن شاری شاران سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە با زۆر سەرتان نێشێنم بە وتەیەکی مامۆسا ویلیەم یوحەنا کۆتایی بەم وتارم بهێنم لە ڕەوەکە لە کۆڕەوەکەی ساڵی 1991 کاتێ مامۆسا ویلیەم ئاگادارەکەن ئەڵێن هەستە کۆڕەوە هەمومان سلێمانیمان بەجێهێشت ئەڵێ من سلێمانی بەجێ ناهێڵم مەگەر سلێمانی من بەجێ بهێڵێ زۆر سپاس زۆر سپاس بۆ سەرکەوت عەلی سکرتێری کۆمەڵە و کەلەپور و فلۆکلۆری کوردستان ئازیزان ئێستاش ئێوە مەقامێک لەلایەن گۆرانی بێژ ئازاد تۆفیق مەحموود شلێک با بفەرمێن ببورن ئازادی مەحمووەفەنی فەرموو الو 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 ئەم کاتتان باش بە خێراتنی ئەم میوانە جوانە ناکەم من سەری ڕێز و نەوازش بۆ تایری خەلیلی و هەموو ئەو هونەرمەندە جوانانەی کە بەجیانێشتین من زۆر بەداخەوە من ئێستا وەکو گۆرانی ناڵێم بەڵام گریانێک بۆ کاک تایری خەلیلی ئەوێ
بڵند بوونین ئەم مەقامە بەڕاستیمە من فترێکی زۆر کەمە پشتێکشم ئەمری خوای کردووە من لەبەر خاتی سلەیمانی بەڕاستی ئەتوانم گۆرانی بڵێم بەڵام بڕواتان بێت توانای گۆرانی نەماوە لەبەر خاتی ئەم مەجلیسە جوانە ئەم خەڵکە جوانە من دڵم بۆ پشتەکەم و بۆ تاری خەلیل دەسووتێت جانت شوخا أقرم تبار أدو يا شيخ جانب خاشاتي أود شعالا رل عصامو داست في أقرمو روشتي بجاري دل جرق هنا ومشوم كتشوي تانا تانا يقلينا يسر هردو تاوم شوم رولك بخزانك مبانك من عمرو شين بطوك ما زور زور سپاس زور سپاس زور سپاس سپاس بۆ هونەرمەند ئازاد محمود تۆفیق شمن بەڕێزان وتاری مامۆستا عەبدول حەمەباقی نووسەر و ڕووناکبیر وتارێک لەسەر شاری سلێمانی پێشکەش دەکات با بفەرمێن سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو ئازیزان ماندووبوونی هەمووتان شاد پیرۆزبایی لە هەمووان پیرۆزبایی لە چبکە گوڵی سروشت و جوانی دنیا سلێمانی و هەموو شارەکانی تری کوردستان هەمزاتوە بە فەرمیە ئەگەر داغستانی خۆم خۆش بووە تاوان نییە ئێمە شەر بۆ جۆرە مافی خۆمانە من وتارم نییە سوپاسیانەکەم لە بیریشمان نەچێت سوپاس بۆ سنتەری ڕۆشنبیری سەرا کە ئەم کات و دەرفەتی ڕەسان و ڕێخەری بەرنامەکانی کاک جەزای ساز و هاوڵەکانی و جەنابیشتان بەتەنها وشەگوڵێکم هەیە پێشکەشی بەرۆکی سلێمانیەکەم سلێمانی جێژوانێکی چواروەرزەیە سلێمانی جێژوانێکی چواروەرزەیە ئەتری وشەی لێ دەبارێ گزنگی خۆری مێژووە بە باباندا دێتە خوارێ مەملەکەتی پڕژیانە مەملەکەتی پڕژیانە هاوین پاییز زستان و بەهارێ یاخوا بەخێر بێن سەرچاو سوپاسدانەکەم سپاس بۆ کاک عەبدول بەڕێزان مەقامێک بە مەبەستی ڕێزگرتن لە گیانی پاچی هونەرمەند تاهیر خەلیلی پێشکەش دەکرێت لەلایەن هونەرمەند ڕێباز عومەر ئەو کات ئامادە نەبوو ئێستا تەشریفێناوە با بفەرمێن
ونرمدو جياوني خوش ونرمدو جياوني خوش محاولة ونرمران زرويو جيني داولة لقلبي سربار زبا والله مبو دنيا يرمما لقلبي سربار زبا والله مبو دنيا يرمما شهيدنا مشانا زيا هاوري الرنقا ندبين واو شهيدنا مشانا زيا هاوري الرنقا ندبين يزيد يزمان بنا بزيا هموش ورش جري قبرو يزيد يزمان بنا بزيا هموش ورش جري قبرو شهيدنا يمشانا زيا دايكامونا مكان شهيدنا يمشانا زيا دايكامونا مكان من رولي دسنوا بيدا غيد دسنوا جز من هاري سانقرا بيدا غيد لسنوا لقدي سربا زوا ولا نبود نيرموا لقدي سربا زوا ولا نبود نيرموا شهيدنا يمشانا زياو هاوري رنقا ندبين واو شهيدنا يمشانا زياو هاوري رنقا ندبين واو
بگری بۆ خۆ بۆ من مەگری بگری بۆ خۆ چۆن لە ناخی دڵدا دەری بێنی وەکو دارێ لە ڕگەوا و دەری بێنی بەڵام جیاوازی من و لەوە داوریە گەر بەدەستی لە دێدەوە لە قەندیلی سەربار زەڵام وەڵامت بۆ دنیایێرمەوە لە قەندیلی سەربار زەڵام وەڵامت بۆ دنیایێرمەوە شەهیدونەم شانازیە هاوڕێ ڕەنگانت بینەوە شەهیدونەم شانازیە هاوڕێ ڕەنگانت بینەوە سپاس بۆ هونەرمەند ڕێباز عومەر. ئازیزان پێمان باشە لێرەوە سپاس پێزانینی خۆمان بۆ سەنتەری ڕۆشنبیری سەرا و منداڵپارێزی کوردستان کە هەموو کات هاوکار و هەمە ئاهەنگبان بوون لەم مەراسیمە بە تایبەتی و مەراسیمەکانی تریش. بەڕێزان داوا لە سابر عەبدولکەریم بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ دەکەین بفەرمێت بۆ دابەشکردنی هەڵاتێکی ڕێزمێنە. فریال عەبدوڵڵا قادر ئەندامی و لێپرسراوی بۆردی ڕێکخراوی پیشەیەکان با بفەرمێت. نوێنەری با بفەرمێت خۆی ئامادە نییە. بابان سەرکەوت حەمە سەعید خاوەن ئۆتۆمبیلی کلاسیک با بفەرمێن. محەممەد ئەحمەد قادر خاوەن ئۆتۆمبیلی کلاسیک با بفەرمێن. هۆشیار حاجی محەممەد عەبدوڕەحمان خاوەن ئۆتۆمبیلی کلاسیک با بفەرمێن.
ئازاد عومەر فەتاح خاوەن ئۆتۆمبیلی کلاسیک با بفەرمێ. خاوەنی ئەم ئۆتۆمبیلە کلاسیکانە لە هەڵوێستێکی جوامێرانەیە جوانترین نمایشیان پێشکەش کرد لە مامەیەرە کە شانازیان پێوەکەین. سوپاسیان دەکەین بە بەنزینی خۆیان، بە ماڵی خۆیان، بە سیارەکانی خۆیان. سوپاسیان دەکەم. یەک بێکە. محەممەد مەلا ڕەحمان سوورە خاوەن ئۆتۆمبیلی کلاسیک با بفەرمێ. ڕێبوار حسێن مەحموود خاوەن ئۆتۆمبیلی کلاسیک با بفەرمێ. زۆر سپاس. ئەم پیاوە جوامێرەڵە لە خزمەتی شارەکەیە. بە هەوڵ و مادووبوون و جوامێرانی ئەم پیاوە باشانە جوانترین فستیواڵی یادی سلێمانی پێشکەشکرا. سپاسیان دەکەم. سپاس بۆ بەڕێز سابر عەبدولکەریم. دەستە خۆش. سپاس. داوا لە بەڕێز شادان ئەحمەد ئەبوبەکر سەرۆکی کوردستانێکی سەوز دەکەین بفەرمێت بۆ دابەشکردنی چەند خەڵاتێک. ئەحمەد ڕەزا حەمەسوور خاوەن ئۆتۆمبیلی کلاسیک با بفەرمێ. کەریم محەممەد فەتاح خاوەن ئۆتۆمبیلی کلاسیک با بفەرمێ. محەممەد ئەحمەد قادر خاوەن ئۆتۆمبیلی کلاسیک با بفەرمێ. اي محمد احمد قادر. هۆبەی چاکسازی کارەبای ماڵکەندی با بفەرمێت. ئێمە لە زۆربەی فستیڤاڵەکانمان لە مامەیارە گەورەترین ئەرک و گەورەترین مادووبوونمان نەکەوێتە سەر سیانە یا هۆبەی چاکسازی کارەبای ماڵکەندی کاک عەزیز کە خۆی لێرێ بەڕێوەبەر شایانی ئەو پەڕی ڕێزە چکە هەموو مادووبوونەکان ناکەوێت سەر پیاو بەڕێزە تیمەکەیان. سپاس. بەشی ئامێرەکانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی. ئەگە کاکتوانە لێر نەبێت داوا لە کاک ڕزگارەکەین گەورەی بنوێنێت بۆ وەرگرێ. بەڕاستی ئەمە هەموو جارێک ئەو مەنتیقەیە ئەو ناوچەیە مامەیارە ئالیاتی شارەوانی ئەرچێکی زۆرە کێشن لە خاوێنکردنەوەی، لە نۆژەنکردنەوەی، لە پاکردنەوەی بۆ دواتریش. کاک ڕزگار خۆشی یەکێکە لەوانی کە لە شارەوانی زۆر ماندوو لەگەڵمانە. سپاسیانەکەی. بەشی ئامێرەکانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی با بفەرمێن. کۆمپانیای مایسولویشن با بفەرمێت. ئەم کۆمپانیای مایسولوشن بۆ بەرهەمێنانی هونەری و کاری ڕێکلام و کاری سۆشیال میدیا ئەرچێکی زۆریان کێشە. سەرجەم سپۆنسەری کاری میدیاییمان لەلایەن کۆمپانیا بەڕێزەوە بوو. چاپکردنی زیاتر لە 60 فلێکس لەسەر ئەرچی خۆیان لە پێناوی شاری سلێمانی. ئەم کۆمپانیا جوانە هەڵوێستێکی زۆر جوامێرانیان. سوپاسیان دەکەم. سپاس بە کۆمپانیای مایسولوشن. سپاس بە کاگەریان. سپاس بۆ خاتوو شادان ئەحمەد سەرۆکی کوردستانێکی سەوز. تکا لە مامۆستا سەربەز سەرۆکی پزافی ئاشتی دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک. خەونی منداڵان کیندەرگاردن با بفەرم.
باخچەی سەوایانی خەونی مناڵان و قوتابخانەی ئیلیکات لە هەموو فستیڤالەکانی نەورۆز لە هەموو فستیڤالەکانی یادی سلێمانی لە هەست شوێنێک بۆنەیەکمان هەبێ و مناڵە جوانەکانیان هێنن بە سرودی نیشتیمانی بە جلوبەرجی کوردی بە سیارەی خۆیان بە گروپی مۆسیقای خۆیان بە هەموو بەشداریەک بەبێ بەرامبەر لەگەڵمانان سپاسیانەکەم. تالێت کیندەرگاردن با بفەرمن. کارگەی ئاوی سلێمانی با بفەرمن. کۆمپانیای ئاوی سلێمانی هەموو فستیڤالەکانمان سپۆنسەری ئەومانەکەن بەزەگەر نوێنەریان لێرەنێ دوای پێشکەشیانەکەین داوا لێبوردن. کارگەی زەیتی زەیتونی ڕاستان با بفەرمن. ئەوانیشینین. ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی سلێمانی با بفەرمن. مامۆستا ئاماج عومەر تاکە ئەتوانم بڵێم نوێنەری خانەوادەی پیرەمەردی نەمر سەرۆکی ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی سلێمانی مامۆستا عومەر مامۆستا ئاماجی مامۆستا عومەر ئەگە بفەرمێ گەورەمان کا بۆ ورگتنی خەڵاتەکەی ئەم بە چەندین تابلۆی هێنابوو لە پێشکەشی کردووە بە دەرلەوەش یەکێکە لەوانەی کە ئێمە باسی یادی سلێمانیەکەین زۆرترین خزمەتی بە شاری سلێمانی کردووە هەم خۆی هەموەکو باپیرە گەورەی کە پیرەمەردی نەمر و وەکو خانەوادەکەیان جێگەی شانازیم بۆ شاری سلێمانی مامۆستا ئاماج. کاک ئاماجیان پێم وا بێ کاک ئاماج وتەیەکیشی هەبوو با بفەرمن. ئەم کاتتان باش بەشێکی زۆرتان نەناسم ئێوەش نەناسن کاک سەرکەوت تیشی خستە سەر ئەوەی کە مەسەلەن ئەم شارە شاری هەڵمەت و قوربانیە شاری ڕۆشنبیریە زۆر تەواوە شاری شاران نییە یەک بڕگەی مێژووی کە لەو مێژوانەی کە ئێمە ساغی ئەکەینەوە لەوانەی کە لە شارە نەبیستراون ئێمە ڕێکخراوێکمان داناوە بۆ کولتور و پەراستی مێژوو نای ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانیە لە ئێستا 1700 دامان هەیە زۆربیان لە دەروی وڵاتن زۆربیان لێرەیە کاسەکار ئاگەی لیشەکانمانە زۆر تەبای پێکەوە کاتی خۆی پیرەمێر لەگەڵ حاجی حەبیبی بەقاڵ گێشە لە نەوەکانی لێرەیە کە مەکتەبی زانستی دانێ یەت سێرەکە خەڵکی سلێمانی بۆنەیەشی نییە کە تەبایی چۆنەڵی کۆیان کاتەوە بیرۆکەی نەورۆز زیینۆ کاتەوە لەو سەردەمەیە حاجی حەبیبی بەقاڵ وە شیری سێوی لوبنانی ئەمێ لەم بازارەی خوار ئێرەوە تەواو ماڵی باپیری خۆش بەرامبەر ئێرەیە تەسەوڕ کە خەڵکی شار لە ڕێی مەکتەبی زانستیەوە کە پیرەکان تیا ئەخوێنن کە ڕەفاقە لەگەڵ پیرەمێرد و لەگەڵ مامۆستا ئیبراهیم مەحمە و لەگەڵ جەمیل سایبا دروستەکەن ناو بازار و خەڵکی سلێمانی ئەو تەبایەوەی لێکە کۆڵەکەی پایتەختی ڕۆشنبیری دامەزرێ لەوانە یەشێ لە یادەکان کە تا ئێستا ئێمە فەخری پێوەکەین نەورۆز لە هەر چوار پارچەی کوردستان بەقەدە سلێمانی گرنگی بە نەورۆز نەیراوە لە ڕووی کوالیتی لە ڕووی تەبایی لە ڕووی چیرۆکانەوە لە ڕووی ئەوەی کە بیرۆکەی 12 سواری مەریوان هاتووە 12 سەماوەریان داناوە لە ماڵی پیرەمێردا یابراغ دروست کراوە بە خەڵکی هەموو گەڕکوانە حاجی حەبیبی بەقاڵ لەگەڵ کاسبگارەکانی ناو بازارە بە درێژایی هەموو ساڵەکە سنووری تەختەیان کۆ کردوێتەوە بۆ ئاگری نەورۆز بە ئەسب و عەرەبانە لەم بازارەوە نرد 3 ڕۆژ پێش یادەکە نردویانە بۆ مامەیارە لێ یادی نەورۆز کراوەتەوە اینجا سەرنجام منەمێ ئەوە بڵێم کە باسی خۆبەخشیەکری یا زۆر ڕێکخراو هەیە مەسەلەن سێبەری کۆمەڵی شوێنە ئایدۆلۆجیایشی لە پشتەوەی یا مەرامێکە بەڵام سەرنجامی ئێمە هەمومان بگەینەوە ڕاستی کە ئەڵێ مەرگوشین میسلی سێبەر و تاوە ئەوەی باقی بمێنێ هەرناوە ئەوەی کە لێرە شەمڕ هەر بوو ناوەکەیشی کردو سواسی ئێواکەم کە خەم خوارن ڕێکخراوی ژیان بەخشان با بفەرمن. ڕێکخراوی ئازادی لاوان ڕێکخراوی ژیان بەخشان سپاس بۆ مامۆستا سەربەرد دەست خۆش تکا لە بەڕێز مامۆستا جەلال لێ پرسراوی سەنتەری ڕۆشنبیری سەرا دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک. ڕێکخراوی تروسکەی هیوە
ڕێکخراوی ئامێزی شاهانەی گەل ڕێکخراوی کەلتوری ڕای ژیر گروپی هونەری خێزان گروپی هونەری خێزان ئەو گروپەیە کە لە هەموو زۆربەی بۆنەوە فیستیڤاڵەکان لەگەڵمانن گروپێکن پراپڕن لە هونەرمەندی شانۆکار و شێوەکار و داهێنەر سوپاسیانەکەین سوپاسی هەمووشتانەکەین بەڵام ئەمان زۆر هاوکارمان گروپی خەیاڵی خانمان زۆر لێرە و لەوەی قسە لەسەر ڕێزێنان نەکرێڵەن گوایە زۆر ڕێزێنان وای لاتوە بۆ بە نەریتێک هەرۆمان لە دەزێت چی بکەین سوپاسنامەیەکە خۆ ئەکرێت دوای هەومان دووبوونە سوپاسنامێ پێشکەشێن بە ڕێزانە بکەین کە هەمیامان دووبوون سوپاس کۆژین گروپ لێرەیە دانا ئەنتیک چاپلەیەکیش بۆ کاکەدانا ها ئەوە ئەنتیکە بۆی بزانم لەوێ شەر گۆڵینەوە فیستیڤاڵەکە بوو سپاس بۆ مامۆستا جەلان تکا لە بەڕێز مامۆستا ڕاز ڕێبوار نووری دەکەین سەرۆکی ڕێکخراوی ژیان بفەرمێت بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک ڕێکخراوی ژیان بەخشان بورهان ستار محەممەد ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یادی 239 ساڵەی بنیادنانی شاری سلێمانی با بفەرمێت دیاری باڵەبان ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یادی 239 ساڵەی بنیادنانی شاری سلێمانی نەرمین ڕەزا سەدین ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یادی 239 ساڵەی بنیادنانی شاری سلێمانی پرشنگ سعدی عەبدولعەزیز ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یادی 239 ساڵەی بنیادنانی شاری سلێمانی ئیدریس جەعفەر ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یادی 239 ئەمانەی کە باسێکا لیژنەی سەرپەرشتیان سپاس بۆ مامۆستا ڕاست دەستخۆش ببورن لەگەڵ کاکە چێنەر و کاکە دیاری و ئەم بەڕێزانە شەو و ڕۆژ باوەڕتان نەبێت لەو بەرسەرمایە هەتاکو دە و یانزەی شەو یەکەم شەو ئامادەکاریان کردو دووەم شەویش تاکو کۆیان کردوێتەوە شتەکان کاکە چێنەر و کاکە ئیدریس و لیژنەی سەرپەرشتیارە کاک بورهان و برادرانە هەموو یەک بێک سوپاسیانە تکا لە کاک بەرهەم سەرۆکی ڕێکخراوی کرێنیشتینیان دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک چێنەر عەلی محەممەد ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یادی 239 ساڵەی ئەم کاک چێنەرە جدی بووە ڕۆحی هەمووی دەرێنەوە تەمەن لە ئامادەکردنی هەم ڕێزێنانەیە و لە ئامادەکردنی لەوێش فیستیڤاڵەکە و ڕێخستنی خێمەکان و گەڕەکەکان و گەڕک بە گەڕک چێنەر بەخوا خۆی تاکو 12 شەو خەریک بووە سوپاسێکم گەلاوێش ڕەزا شەمسەدین ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یادەکە کە باسی گەڕەکانمان کرد مامۆستا گەلاوێش حەقی چاپلێکی زۆر تایبەتە چونکە ئەگەرتان بینی گەڕەکی شێخانی ئاوایان کردبەوە بە سەروبەست و بە ئامادەکردنی خواردنە ناو گەڕەکی شێخانە لەوێ ئاڕۆڵای ئاپراخ و تەرتیبات ئالان کەریم مەحموود ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یادەکە
کاگالان باری تەندروستی تەواو نییە ئەگە بڵم جەردەژەیە بۆ ڕۆژە بۆ نەخۆشیەوە هاتبووە دەبەرەوە کاک دیاری بۆ وێرگر سپاس جعفەر حسێن ساڵح ڕاگەیەندنکار کاک جعفەرە ناخۆشی کردو هەموو مەراسیمەکەی بە کاملی بە بۆ گواستوینەتەوە سپاس یەکەم کاک جعفەرە چەکە دڵسۆزەکانمان ئارەزوو محەممەد نەسڕڵڵا پێشکەشکار خاتو ئارەزوو پێشکەشکاری سەرەکی ستێج و ئەندامی دەستەی باڵای کۆمەڵی هونەری میلی کوردستان و یەکێک لە دەسۆزەکان و ئەندامی ئامادەکاری لیژنەوەی باڵای وێدە زۆر سپاس بۆ کاک بەرهەم سەرۆکی ڕێکخراوی کرێنشینان تکا لە ڕزگار ئەحمەد کارگێڕی کۆمەڵی کەلەپور و فلۆکلۆری کوردستانەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک کاگرزگار لێرە ماوە کاگرزگاری هەتا ناڵی کاگرزگاری شارەوانی شاعیر و کەلەپورناس و یەکێک لەوانەی کە دڵسۆزی کەلەپور و فۆلکلۆری ئەم شارەوە وڵاتەیە چەپڵی بۆ کاکەڕزگار جیمەن حسێن پێشکەشکار کە خۆتی بەر خاتوچی منش لێ پێشکەشکاری سەرەکی وەرە سەر سێت سپاسێکین جارێک تە دووپاتێکەمە پێتان ناخۆش نەبێت کامێنەوە بۆ ئەم سوازنامەیە ئەم هەموو کەسە لێ بەخۆ بەخش ئیشی کردووە لە پێناوی سلێمانیە مەجبورین جیوار عەلی کەریم چاودێر شکۆ جەمال کەمال چاودێر ئەو کوڕە گەنجەی کە زۆر ماندوو بوو لەگەمانە ئەم گەنجە خۆشەویستە هەمووکو مۆسیقی بەشدار بوو هەمووکو ئامادەکاری لە کەپرەکان و لە هەموو هۆیلاکەکانە سوپاس کامەران عەزیز عەلی سەحاف مامۆستا کامەران ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی یەکێک لە کەسایەتە جوانەکانی شاری سلێمانی ئەویش ئامادەکاری ئەم فستیڤاڵەوە میادێ بوو سوپاس مامۆستا ژیکاڵ جەلال ڕەشید خاتو ژیکاڵ ئەویش ئەتوانم بڵم شایەتی بەم کە چەند ماندوو بووە چەند هیلاک بووە لە دانانی خێمەکان و تەنانەت خواردنی بۆ گروپەکانی ژێنە لەوێ سپاس یەکەم خاتو ژیکاڵ لێپرسراوی بەشی دەزڕەنگێنیە لە کۆمەڵی هونەری میلی کوردستان سپاس بۆ ڕزگار ئەحمەد دەستخۆش کاگرسنی تکا لە بەڕێز نەبەس عەلی ئاسکە وەرزشەوانی دێرین بفەرمێت بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک کاک نەبەس مێژووی ئەم شارەیە بەشێکە لە مێژووی وەرزشی شاری سلێمانی سوپاسێکین کە لێرەیە و هاوکارمانە و لە زۆر شتی تریژ هاوکارمان بۆ لەگە کۆمەڵی هونەری میلی کوردستان و هۆی هونەرمەندێکی دێرینیشە چەپڵێ بۆ کاکە نەبەس کە عەزێتی هێشاو کامیل عەبدوڵڵا سابر کاکامیل ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی زۆر دەمەکە ئیش بۆ واکە کە ئەم یادانە بەرز ڕابچێت لێ پرسای بەشی ڕاگەیاندنی ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی کامەران مەحموود ساڵح کامەران ئەحمەد ساڵح نەک مەحموود ساڵح کامەرانی باخچەکان مەحموود ساڵح نووسراوە کامەرانی کارگەچی یەکێک لە بنەماڵە دێنەکان کاک سەرکاتەوە بە وەرگری مەمنوتە بوو کاک سەرکات بفەرموو بە وەرگری لەسەرەوە کامەران بەشێکە لە مێژووی شاری سلێمانی زۆرترین خزمەتی بە سەوزکردنی شاری سلێمانی کردووە چنوور مستەفا محەممەد ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یادەکە خاتو چنوور نەهاتوو بە کەسێک تر جەمال ڕەشید کەریم صالح محەممەد کەریم
بورهان محەممەد پێشمەرگی دێرین بنەرمەند کاک ساڵحی دارتاش بەشێک لە مێژووی شاری سلێمانی ئەم پیاوە ڕەنگە کەم کەس ئەمزان کە ئەو هونەرمەندێکی زۆر زۆر دەنگخۆشە بەڵام بەداخەوەیترەوە قەت خۆی دەرنەخستووە دەستی خۆش بێت دامەزێنەری ڕێکخراوی هاوشاریانی سلێمانیە. سپاس بۆ کاک نەبەس. تکا لە بەڕێز بورهان محەممەد پێشمەرگەی دیێرین و هونەرمەندەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک. هونەرمەندی دێرین بورهان محەممەد پێشمەرگەی دێرین بورهان محەممەد ئەگە لێرە ماوە سوپاسەکەین کە بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک. کامەران مەلا عەزیز لێرە کامیل عەبدوڵڵا ئەمین. قەڵە کاک بورهان لێنی ئەوە بخوێنەوە کامەران مەلا عەزیز لەوێنی کامەران مەلا عەزیز ئەندامی لیژنەی کاک بورهان لێرە نییە تکا لە بەڕێز ئەندامی لیژنەی باڵای ڕێکخراوی هاوشاریان بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک. سەحاف با بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک. ئالان جەلال ڕەشید. کامیل عەبدوڵڵا ئەمین. کە کامیل نەبوو. کاوە حەمە سەعید حەمە سەعید. ئەی فەرموو ئاخر ئالوتیان ڕۆشت. کاکاوە جەنەب. فەرموو کاکاوە. سوپاسانەکەین. ڕەنجدەر نەوزاد حسێن. ئەمانە خۆبەخشەکانی ڕێکخراوی هاوشاریانی سلێمانین هاوکاری هەمیشەیی کاک سەرکاری حەسەن بەگ و کاک کامیل و کاک کامران خۆشەویستانی شاری سلێمانین. فەرموو کاک ساکار شەریف کەریم هونەرمەندی شێوەکار. خاتو ساکار لە ناو تابلۆکانیە هەموو سلێمانی جارانی کۆکرد بۆ لە ژێر کەپرەکەی خۆیان سلێمانی جاران کوچە کۆڵانەکانی سلێمانی لە ناو پێشانگایەکە جێکردبووە بە خۆبەخش. سپاسی خاتو ساکارەکەن شێوەکار. سپاس بۆ کاک کامەران. تکا لە بەڕێز شاعیر محەممەد پاکش دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک. چایخانەی قالەی شاسوار. لە ناو فستیڤالەکەیە کۆمەڵی چایخانەمان هێنا بۆ وەکو شوێنی کلتوری جاران شوێنی کۆمەڵایەتی. چایخانەی قالەی شاسوار لە مەڵکەنی کاکە شامیری شەکە لە نەوەکانی قالەی شاسوار لێ لە چایخانەکەی دانا بۆەوە لە گەڕەشی مەڵکەنی. سواس. چایخانەی مەڵکەندی. چاخانەی مەڵکەندی کاک سەلاحی چاخانەی مەڵکەنی کاکە یادگار با بێت بۆ وەرگێت کاک یادگار با فەرمێ کاک سەلاح ئەوەی کە لە بەیانیەوە تا ئێوارە لە ناو چایخانەکەی کلتوری کوردی و هونەری کوردی پێشکەشەکات لەوێش چایخانەی مەڵکەنی دانا بۆ لە گەڕەکی مەڵکەنی. کاکە یادگارەکە تۆزە بە پەلەبێ بۆ سەرشانۆ بۆی وەرگری. هەڵۆ شێرکۆبێکەس. داوا لە بەڕێز ئازادی مەحموودپەنیەکەم هونەرمەندی دێرین کاکەڵۆ لە شاری هەولێر ئەمڕۆ داوای کرد کە کاگازات خەڵاتەکەی بۆ وەرگێت.
هەڵۆی شێرکۆ بێکەس یەکێ لە سیمبۆلە جوانەکانی شاری سلێمانی لەوێ لە فیستیڤاڵ لەگەڵ کاگازادا دوێتێکی زۆر جوانیان پێشکەش کرد بە شعر و بە گۆرانی و بە مەقام. سپاس. سپاس بۆ شاعیر محەممەد پاکش. تکە لە شۆڕش شێرزاد دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک. عەلییارە هونەرمەند و گۆرانی بێژ با بفەرمێ. هونەرمەندی دێرین عەلییارە شایانی چەپڵێکی زۆر قایندی بەڕاستی لەوێ بەبێ بەرامبەر بەخۆ بەخش ئەم هونەرمەندە دێرینانە ئەگە بچن بۆ ئیڤێنتێکی لەو شێوەیە ئەبێ بەلایانی کەم 1000 دلار وەگرن ئەم بەخۆ بەخش دەگەمانە بۆ سوپاسێکم لەگەڵ ئەو هونەرمەندانەی تر. سوپاس. زاهیر جەلال هونەرمەند گۆرانی بێژ با بفەرمێ. زاهیر جەلال باری تەندروستیشی باش نەبوو لەوێش جامی سیارەکان شکانە بوو زیانێکی زۆری مادی پێکەوتووە لەبەرەوە من سوپاسێکم بە ناوی خۆم و لێژنەی ئامادەکارەوە. ڕۆژی دووەم بە دڵێکی حەزینەوە وەکو تۆن مەقامەکەی حەزینە ڕسمی سیارەکەی بۆ نادم جامەکەیان شکانە بوو. زاهیر جان خوای گەورە تەعویز دەباتەوە ئینشەڵا لەو دنیا. ئەوە خەڵاتی یادی شاری سلێمانیە هەتا ئەمرەوە خەڵاتە دەمێنێتەوە چونکە لەو ڕۆژە جامی سیارەکان شکارم ڕۆژێکی زۆر پیرۆزە پێشتر بە شاری سلێمانی بێت. زاهیر جان ئینشەڵا لەو دنیا خوای گەورە گۆنە شۆبات. سپاس. ساڵحی چایچی هونەرمەند ساڵحی چایچی لێرە نییە ئەگەر کاکە بەختیار بۆ وەگرێ سپاسێکم کاک بەختیارەوە تا لێرەیە کاکە شۆڕژیان کاک ساڵحیش هەموو ساڵێک لە هەموو یادەکانە لەگەڵمانەیە خۆ بەخش. سپاس بۆ شۆڕش شێرزاد حامید. زۆر سپاس بەکاش. تکا لە بەڕێز سەلام حەمادی هونەرمەندی دێرینی شاری سلێمانی دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێک. هونەرمەندی دێرین سەلام حەمادی چێ لەگەڵ گۆرانی سەفەرمەکەیە بێرەوەرینیە چەپڵەیەک بۆ سەلام حەمادی دیار ئێستا و دیارە کارمەندی ناڵپارێزی کوردستانە بە هەموو شێوە هاوکارمانە لەگەڵ کاکە نەبەزا بەیەکەوە گروپی مۆسیقای گۆرانیان هەبووە بەشێک لە مێژوێم شارە. سۆران محەممەد عەلی هونەرمەند و گۆرانی بێژ با بفەرمێ. وەڵا کاک سەلام تەکلیفێکی شەیە گەر یەک کۆپلەش بەبێ مۆسیقاش بێت سەفەرمەکەمان بۆ بڵێ ئەوەشی تێکەوت وایە سەفەرمەکە. خۆشمەند سەرکەوت جەلال هونەرمەند و گۆرانی بێژ. خۆشمەند هاتووە؟ ئەڕۆڵە ئەتوانی هاوکاریشی بێەوە کاگزایرە بێ بە کۆرس چێ دەوێت خۆشمانەوی بە کۆرس خۆشمان ئەو کوڕەگەنجە کە ئانگەکەی زیاتر ڕازانەوە هونەرمەندێکی لاوی دەمخۆش. عومەر گەرمیانی هونەرمەند و گۆرانی بێژ. هونەرمەند عومەر گەرمیانی لە هەموو بۆنەوەیادەکانە هاوکار و خۆبەخش و پشتیوانمانە نەهاتووە. کاک زامە بۆ وەرگرە کاک زامە یا ئەڵڵا نەکرد ئەی بۆ زامۆ کەم هاوکارمانە زامۆ لە هەموو شوێنێک هاوکار و پشتیوانە. ڕست باش مەڕۆ بەڕست. ئەم کاکە زامۆی باوکی ئەندامی دەستەی باڵای کۆمەڵی هونەری میلی کوردستان بوو خۆبەخش و چالاک بوو بەداخەوە لە ژیانانەماوە ڕۆحی شاد بێ بەزام هەر هاوکارمانە تا ئێستا. کاک سەلام بفەرمە کۆپلێکمان لە گۆرانی بۆ پێشکەشکەی. هەموو پێکەوایڵین سەفەر مەکە دڵم ئاڵێ ناتبینمەوە دڵم ئاڵێ ناتبینمەوە فێرە گریانێکی سەخت بوو دەستم پێکرد ژیر نابمەوە. سپاس بۆ کاکە زۆر سپاس بۆ کاک سەلام حەمادی. تکا لە بەڕێز نووسەر و ڕووناکبیر عەبدول حەمە باقی دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێ. مامۆستا عەبدول لە هەموو بۆنەوێدەکانە پشتیوانی هەموو هونەرمەندان و نووسەرانە. مامۆستا گیان فەرموو. کەیوان ڕەفیق حەمەڕەووف حەمە ئەمین هونەرمەند و گۆرانی بێژ.
کاک شێخ وشیاری ژێرێ بەشێک لە مێژووی ساڵبوونکەران و شارەکەمان شێخ وشیار بە خێراتنیەکەی سەرکەوت مامە هونەرمەند و گۆرانی بێش کاک سەرکەوت لێرە نییە گەر کاک بورهان یا کاک دیاری یەکێکیان بوەرگن کاکە دیاریجان و کاک سەرکەوت وەرگن هێمن شێخ ساڵح هونەرمەند و گۆرانی بێش کاک گورانەوەی کاک هێمن وەرگری کاک گوران کاکێ من لێ بە فەقیانە و بە جدی کوردی جوان و بە قیافێکی جوان و لیاقێکی جوان لێ لەگەڵمان سپاسێکەین سپاس بۆ عەبدولحەمە باقی نووسەر و ڕووناکبیر تکا لە بەڕێز دارا کاکی دەکەین ژینگە دۆست و ژینگە پارێز بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند خەڵاتێ بێگومانێمە سەرویکی گروپەکانمان ڕێزێناوە لێرە بەڵام کەسی تر هەبوو زۆر چالاک بۆ لێ بۆ نمونە خاتوو عەزیمەخان کە ئەویش لێپرساوی گروپە لێ گروپی هەڵپەڕکێی سلێمانی ئارام محەممەد حەمید سەرۆکی گروپی هەڵپەڕکێی سلێمانی بفەرموو سوپاسی عەزیمەخانەکەم کە لێ زۆر هاوکارمان بوو لە ڕێخستنی گروپەکان لە ڕێخستنی کار و پیشەدەستەکان سوپاسێکم گروپی هەڵپەڕکێی نیشتیمان گروپی هەڵپەڕکێی نیشتیمان ئەوە سەرگروپەکان لێرەیە ناسراوە بە ئۆستابەکر لە هەموو بۆنەکانە لە نەورۆزە لە یادی سلێمانیە لە یادی هەڵەبجەیە دایمە لەگەڵمانە بەخۆ بەخش کەم نییە گروپێکی هەڵپەڕکێی 15 کەسی بێنی بەخۆ بەخش لەسەر ئەرشی خۆت بە جیرفانی خۆت سوپاس بابان بەهادین حەمە ساڵح میوزیکژەن کاکە بابان ئەوەی تر من نازانم کەمە قڕانە مۆسیقیانەی کە دایمە ئەم هونەرمەندە ژانیارانەی لە هەموو بۆنەکانە بەبێ بەرامبەر لەگەڵمانن ئەمانە هونەرمەندە خۆبەخشەکانی کۆمەڵی هونەری میلین کاک بابان تاو بەڵێ سپاس بۆ بەڕێز کاک دارا کاکیم کاک داراجان تکا لە بەڕێز جەزای ساز دەکەین بفەرمێت بۆ کۆتا پێشکەشکردنی خەڵاتەکان هەڵوێست خالید کەریم میوزیکژەن بەختیار عەبدوڵڵا سەعید میوزیکژەن لاوی سەرکەوت عەلی لاوین خۆی ئامادە نییە باوکی بۆی وەرەگرێ بەڕێز هونەرمەند ڕزگار محەممەد فەرەج با بفەرمێ بەڕێزان خۆشحاڵین بە ئامادەبوونتان ئەرکتان کێشا و بەخێر هاتن سەر چاوان بە کۆرانیەکی هونەرمەند ڕزگار کۆتایی بەم مەراسیمە دێنن هەر شاد و سەرفراز بن. نظر